ساڵ ڕۆژی یادی ساڵ ڕۆژی تیمەباتکرد نارنکردنی شاری سەردەشتی ئێرانە ئێمە وەکو هەڵەبجەیەک و وەکو هاو خەمێک لە خەمەکانی ئێوان وەکو بارسوکیەک بۆ شانی ئەوان خۆمان بەخۆش حاڵزانی بتوانین ئەم بۆ شایە پڕکێنەوە لە بەرەوەی ئەوان بەیانی کاتی هەڵبژاردننی وڵاتی ئێرانە بەم مناسبە ئێمە هەستان بەزیینی کردنەوە ئەم یادە و بە دەربڕینی هاو خەمی خەمان بۆ ئەم باسە و بۆ ئەم بابەتی کە هەمان کێشەی ئێمەیە وەکو هەڵەبجەکان هەمان ئاف و هەمان پەژارەیە لە دڵی ئێمە ئەوانە پێمان خۆش بوو کە بتوانین ئەم بۆ شایە پڕگرنەوە ڕۆژە بەرز ڕاگرین بۆ زیندومانەوە و بۆ ئەوەی زیاتر بە کۆمەلگای نێودەوڵەتی بناسێنرێ و بۆ ئەوەی مافی ئەو خەڵکانی کە بەرکەوتە بوون و کە زەرمەندون لەو بۆ نەو مناسبەیە بەزایە نەچێت و بۆ ئەوەی کە یادەکە هەر بە زیینوی بیمێنێتەوە لە یادگەی هەموو تاکێکی کورد و هەڵەبجەیەکان و هاو خەمی بۆ شاری سەردەشتی هاو ئافری ئێمە.